بەناوی خوای بەخشندەی میهرەبان برایانی خوشکانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئێمە لە بەرنامەی ڕووناکی ڕێگا لەگەڵتان دەبین لە بابەتێکی تایبەتی تردا. ئەم گەنجە ئەزیزانە کە هەموو ئەزیزی ئەمن زۆرمان خۆشەوێ لە بێتاقەتی و لە ناڕەحەتی و لە بێ ئیشی و لە بێکاری هاتون. هیوا هەیە بەڕاستی نەهەقشی نییە 2 ساڵە 3 ساڵە زانکۆ پەیمانگای تەواو کردووە. یعنی بەداخۆ ئێستا گەنجمان هەیە لە وڵاتەیە لە ئوتێلەکانە تووشی ئیشی قاچاغ بووە، هەیە ئەم وڵاتی بەجێڵاو هەیە ڕێپی ئافرەتی کردووە کە دژی هەموو یاسایەکی ئەم وڵاتەیە. تۆ جەوتێ و شەبکەت فورە و ساری ئاخر مۆدێلەکەی بەڵام ماڵێکێکی تر وێرانەکەیت و ژنێکی بە تەلاقە دێت و پیاوێک ماڵ وێرانەکەیت و منداڵێکی وێرانەکەی. ئەو جیلێکی ئێمە لە ساڵی 2000ەکان هاتوین ئەبینین کە ئێستا منداڵەکانمان لە گەورەبووندان لەوان کە پێ بگەن و بچنە ماڵ حاڵی خۆیان و هاوسەرگیری بکەن لە چەند ساڵی داهاتووە قەناعەت هەم کە بەڵام وەکو موسڵمانێک ڕەبتی کا بە دنیاوە، ڕەبتی کا بە نیوەی قیامەتەوە، ڕەبتی کا بە مناڵخستنەوە، ڕەبتی کا بە ئەولادی ساڵحەوە، ڕەبتی کا بۆی کە دایک و باوکم زۆڕێتێکی خۆیان ببین ڕەب ینی بە دایکەکە بە خوشکە بەرزەکانڵێن گومان مەبە بڵێت چاک نابوو چکە بە گومانە بردنی تۆ ئینتەرفیرۆن و ئینتەرلیوکین و کۆمەڵێ مادە هەیە کە لە بۆ شێرپەنجە زۆر گرنگ و دابەز.